ئەمڕۆ بەشداریمان کرد لە کردنەوەی پێشانگایەکی فۆتۆگرافی بۆ قوتابیانی قوتابخانەکانی بنەڕەتی سنووری پەروەردەی ناوەندی هەولێر کە نزیکەی 100 قوتابخانەی بنەڕەتی بەشداریان تێدا کرد بوو لەلایەن قوتابیەکان وێنەی زۆر جوان کێشرا بوون. بۆ ئەم مەبەستە من لەگەڵ بەرپرسی چالاکی قوتابخانەکانی پەروەردەی ناوەندیش ئاخاوتنم کرد سەبارەت بە دانانی لێژنەیەک بۆ تەقییمکردنی ئەو وێنانەی کە لەلایەن قوتابیان و قوتابخانەکان و ئاستەکانیان دیاری بکرێت و ئێمە پشتگیریان دەکەین کە ساڵانە لەم شێوە پێشانگایانە بکرێتەوە بە مەبەستی زیاتر گرنگیدان بە بەهرە و توانای قوتابیان لە ناوەندەکانی خوێندن بۆ ئەم ساڵیش کە لە ساڵانی پێشووتر باشتر قوتابیان بەشداریان کردیە لەبەرەوەی چالاکی قوتابخانەکان بەرنامەی خۆیان هەبووە بەو مەبەستە زیاتر بۆ ئەوەی کە قوتابیان بتوانن بەهرەکانی خۆیان بە دەربێخت دەستخۆشیان لێ دەکەن لە گشت قوتابخانەکانی بەشدار بوو ئەو قوتابیانە چاوجوانانەی کە لە پێشانگایەکە بەشداریان کرد بە وێنە و وێنێ کێشانی دەستی خۆیان بوو. ئەمڕۆ بەشداریمان کرد لە پێشانگای خوێندگا بنەڕەتیەکانی ناوەندی چالاکی هەولێر سەرنجماندا کە بەشی زۆری ناوەندەکانی خوێندن بە هەشت دابلو و کەمتر زیاتر بەشداریان کردووە کۆمەڵک ڕەنگی زۆرا و زۆر تێکەڵ کراوە کەشتی تازە و جوانی تێدا بوو. ئومێد دەکەین ئەو چالاکیانە بەردەوام بێ بۆی بتوانین بەهرەی ئەو بەهرە و توانانی خوێندکارەکانمان ناوەندەکانی خوێندن گرنگی پێ بدەین بە تایبەتی بۆ وەزارەتی پەروەردەیەک زار گرنگە ئەو منەوەی کە بینیم ئەوڕۆ جێگای دڵخۆشی بوو کە تا ئێستا بەهرە و توانای یەکجار زۆر لە ناوەندەکانی خوێندن هەیە و ئومێد دەکەین بێتە مای ئەوەی کە زیاتر گرنگیان پێ بدرێ و پەرە بە مەزەلی هونەری بدرێت. بەڕێوەبەرایەتی پەروەردەی ناوەندی هەولێر چالاکی قوتابخانەکان ساڵانە هەڵدەستێ بە ئەنجامدانی ڤیستیڤاڵ و بۆنە و کردنەوەی پێشانگا دیارە مەبەست لەم کردنەوەی ئەم پیشانگایانە گرنگیدانە بە بەهرە و توانای قوتابیان و ڕەخساندنی دەرفەتە بۆی بەرهەم و تواناکانیان پێشکەش بکەن. ساڵانە بەڕێوەبەرایەتی پەروەردە لە ڕێگای تیمی چالاکی قوتابخانەکان ئەم مەراسیمانە ڕێک دەخەن و کاتیان بۆ دیاری دەکەن. ئەمڕۆ پیشانگایەکی ساڵانەی وێنە کێشان بۆ قوتابیانی بنەڕەتی ئاستی پۆلی 1 تا 6 کرایتەوە کە 100 قوتابخانە تیایدا بەشدارە و بەرهەمی قوتابیان لە وێنە کێشان و کاری دەستیان تیادا نمایش کردیا بۆی مامۆستایان بتوانن گرنگی بە قوتابیان بدەن قوتابیانیش بەهرەکانیان پێشکەش بکەن. سەرەتا دەستخۆشی لە چالاکی قوتابخانەکانی هەولێرەکەم بۆکردنەوەی ئەم پیشانگانە پێگومانکردنەوەی ئەم پیشانگانە بۆ مەبەست لێ دەرخستنی بەهرەکانی قوتابیانە بەڵام ئەوەیە من تەمەنا دەکەم لە هەموو پیشانگاکان دەکرێتەوە دوایی ئەو هەموو پیشانگا دەگرێتەوە بێگومان بەهرەی باش تێدایە ئەو بەهرانە چیان بۆ بکرێت بۆەوەی پەریان پێ بدرێت تویان پێ بدرێت بێزگە لەو پیشانگانە لەو هەموو قوتابخانەیە ئەتوانن دەبڕین دە قوتابخانە بەرهەمیان جوانە بەرهەمەکەیان نایابە ئەوانە جیا بکرێن پیشانگایکی تایبەتیان لۆ بکرێتەوە ئەوە یەک دووش خەڵات بکرێن ڕێوڕسمەکی ڕێزلانیان بۆ بکرێت و هەروەها داوا لە بەڕێوەبەرەکانی قوتابخانەکانی شەکەم کە دەرفەت بە مامۆستایەکان زیاتر بدەن گرنگی زیاتر بەوانەی پەروەردەی هونەری بدەن نەوەک هەر گرنگی بە وانەکانی تێدرێن. بەڕاستی ئەمن ئەو ساڵ پەروەردەی هونەر لە قوتابخانەکان گۆڕانکاری بەسەردا هاتووە ئەویش ئەکرێتە بۆەوەی دانانی میتۆدێک منهەجێک بۆ مامۆستایانی پەروەردەی هونەری ئەوەش یەکێکە لەو خاڵانەی کە وەزارەتی پەروەردە مەبەستێتی لێ کە گرنگی بە وانەی پەروەردە هونەر بدا وەکو وانەکانی تر بۆیە من دووبارە داوە لەو مامۆستایانە دەکەم کە لە بەڕێوەبەری قوتابخانە دەکەم کە هانی مامۆستایەکانیان بدەن و چالاکی قوتابخانەکانیش بێزگە لەو پیشانگە کە بۆی کردنەوە حتمما لەوانە نایابی تێدایە پیشانگای تایبەتیان بۆ بکاتەوە و خەڵاتی تایبەت بۆ مامۆستا و بۆ قوتابیەکان ئەنجامدا بۆی بەهرەکان زیاتر دەبکەون و هانیشان بدەن.
ئێمە وەکو چالاکی قوتابخانەکانی پەروەردەی ناوەندی هەولار هەموو ساڵێک هەڵدەستین بە کردنەوەی پێشانگای شێوەکاری بۆ قوتابیانی بنەڕەتی واتە قوتابخانە بنەڕەتیەکانی هەموو شاری هەولێر دەگرێتەوە ئەوەی کە سەر بە پەروەردەی ناوەندی هەولێرە بۆ ئەم ساڵی زیاتر لە 100 قوتابخانە بەشداریە هەر یەکێ لەو قوتابخانانە بە تابلۆیەک بەشدارن کە ئەو تابلۆیە زیاتر لە بڵێن 8 وێنەی جیاواز دەکرێتەوە 8 تابلۆی جیاواز دەکرێتەوە هەر یەکێ لەو قوتابخانە لە ڕێگە ئەو تابلۆی خۆی پەیامی خۆی دەگەین دەکرێت و پەیامە باسی ژینگە بێتن یان هەر بوارێکە قوتابخانەکەی بوێ ئیشی لەسەر بکاتن بۆیە ئێمە ئەو ڕێنمایانەی کە دەدەین لە ڕێگای سەرپەرشتیارانی هونەری بەشی شێوەکاری شێوەی تابلۆیەکان کە چۆن بێ شێوەی تابلۆەکان لەن 70 بە 100 تا هەروەها تابلۆیەکانە بێ بە شێوەی ستونی دابدرێتن و شێوەیەکی پەروەردەی هەر بگرێتن بۆیە ئێمە هەمیشە وەکو چاڵەکی قوتابخانەکانی پەروەردەی ناوەندی هەولێر وەکو پەیامی وەزارەتی پەروەردە قوتابێ بەهرەدارەکان بە بەردەوامی دەدۆزینەوە و نیشانی دەدەین و بۆ ئەوەی ئەو بەهرەیان بە بەرداوی بمینێتەوە و لە یادەوەریێنن هەڵبەتە چالاکی قوتابخانەکان ساڵانە پێشانگای تایبەت دەکاتەوە ئێستا ئەم ساڵ جیاواز لە ساڵانی ڕابردوو ئەم ساڵ لە پۆلی 1 هەتا پۆلی 6 کراوە لە پۆلی 7 هەتا پۆلی 12 ئەوانی ژمانجی 4 دەکەنەوە هەموو مەکتەبەکان بەشدارن بەبێ جیاوازی مامۆستایانی بەشی شێوەکاری سەدانیان دەکەن ڕێنماییەکانیان دەدەینێ ساڵانە لەگەڵکردنەوەی دەرگای قوتابخانە ڕێنماییەکانیان دەچن منداڵەکان وێنە چۆن دروستکەن و شێواز وێنەکان چۆن بیتون چەند وێنە بیتن بەم شێوەیە مەبەست و ئامانجی ئەو کردنەوەی ئەو پێشانگایش ئەوەیە دیاریکردنی بارە جوانەکانی یان بارە شاراوەکانی قوتابیانی خۆشەویست کە لە قوتابخانەکانی زۆر سپاس بۆ ئێوەش بەخێر بێن بۆ ئەو پێشانگایە بەخێربێن قوتابخانەی شیلانی ئینگلیزی نێودەوڵەتی ساڵانە بەشداری دەکەین لەو پێشانگایە و لە پێشانگەی دیش بەشداری دەکەین لە قوتابخانەکەشمان ساڵانە پێشانگای دەکەینەوە بەخێربێن وەڵا ڕسم کاری دەستی ینی ڕسمکردن بە جۆرەها ئەلوان وەڵا هەم قوتابی دەکەن ئەم بەخۆم تەنها ڕێنماییان دەدەمێ کاری دەستیش تەنها ڕێنماییان دەدەمێت چونکە قوتابی نابی یارمەتی بدەیت دەبی توانای خۆی بە دەربێخی و ینی دائیمە فکر بکاتەوە هەوڵ بداتن شتی بکە دروست بکە سڵاو من ناوم یارە کارزانە لە قوتابخانەی ڕەهەندی بنەڕەتی تێکەڵا وەک قوتابێک هاتووی لە پیشانگاکەمان هاتووی لە پیشانگە شێوەکاری بەشداریمان کردووە و زۆر دڵخۆشم هاتووم بۆ ئێرانە چونکە وێنەی زۆر جوانی لێە ئەمڕۆ بۆ ئێمە وەکو جێژنێکە زۆر دڵخۆشم هەموو منداڵان جل و بەرگی خۆیان گۆڕیوە هەمویان بەشداریان کردووە لەگەڵ مامۆستاکەمان هاتوون بۆ ئێرانە بەشداریمان کردووە لێرانە هەڵمەواسیوە تاوەکو خەڵک ببینێت ئینشاڵڵا وێنەی چوان هەرچی بێ بەخۆم درستم کردووە ئەوانەش هەندە چەند بە خۆیان دروست کردووە یارمەتی یەکتریمان داوە لە پێشانگای هونەر بە سەرپەرشتی مامۆستا دەریا ئێمە وەکو قوتابخانەی بناری بناڕەتی تێکەڵاو بە وێنەی پاکوخاوێنی بەڵێ بە وێنەی پاکوخاوێنی ژینگە بەشداریمان کرد سڵاو من ناوم ڕۆسەرەکانە لە پۆلی شەشەم بنەڕەتی ئەمڕۆ هاتووم لە بەشداریم لە پێشانگایەکی زانستی کردووە بە سەرپەرشتی مامۆستا دەریا و دیاری دەدەرمە مامۆستا سەوسەم بەڕاستی زۆر زۆر دڵخۆشم مامۆستا یەکەمین ساڵمان لێرەم مامۆستا لە وێنەی زۆر زانستی و پڕ زانستی بێگومان چکە ئەمە زۆر زۆر خۆشە بۆ مەناسی بەڵێ بە وێنەی زۆر سەرسوڕهێنەر سڵام نام ژیلا جەمالە ئەمڕۆ من بەشداریم کردووە لە پێشانگام و بە سەرپەرشتی مامۆستا دەریا و بەڵێ بێگومان چکە زۆر یعنی هەستێکی خۆشە کە ڕسمەکان وێنەکانی خۆت لێرە دەبینی و بەشداری دەکەین لەوێنە سڵاو من ناوم شارە ڕێنازیندارە ئەمڕۆ پێشانگا ینی بەشداریم کردووە لە پێشانگا بە سەرپەرشتی مامۆستا دەریا و بەڕێوەبەرمان مامۆستا سەوسن لە بەشداریمان کردووە لە وێنە و شتی هونەر و زانستی و زۆر چێژی پێبەخشیوین و هەمیشە دەوانەوێت سەرکەوتوو بین بەڵێ بێگومان چونکە هەستێکی زۆر خۆشی هەیە سڵام من ناوم بەهەشت مازنە
لە قوتابخانەی بناری بنەڕەتی تێکەڵاوە هاتوون لەلایەن مامۆستادەریاوە هاتووە بەڕێوەبەرمان نای ئێسەوسن و بەهۆی چەند ڕستمێکەوە بەشداریم کردووە لەگەڵ هاوکاری دایکم دروستمان کردووە لە بەشداری پێشەنگا بەشداریم کرد بە سەرپەرشتی مامۆستادەریا و مامۆستا سەوسان زۆر دڵخۆش بووم بە وێنەی زانستی و ژینگە ئەمڕۆ بەشداریم کردووە لە پێشانگای هونێری بە سەرپەرشتی مامۆستا دەریا و بەڕێبەری قوتابخانەمە مامۆستا سەوسان واوەتەن خەملی بەوەک گوڵ نێوبەهاری میلەتە واوەتەن خەملی بەوەک گوڵ نێوبەهاری میلەتە شادومانی قەومی کوردە ڕۆژی هەوڵ و همەتە شادومانی قەومی کوردە ڕۆژی هەوڵ و همەتە میلەتی کورد مڵکی سەربەستی ئەخاتە دەستی خۆی میلەتی کورد مڵکی سەربەستی ئەخاتە دەستی خۆی گیان فیدایی گەرنەکە هەر کەس بەشی ئەو نەعلەتە گیان فیدایی گەرنەکە هەر کەس بەشی ئەو نەعلەتە زەڕەیەک خاکی وەتەن نادەم بە قەسری قەیسەری زەڕەیەک خاکی وەتەن نادەم بە قەسری قەیسەری جۆگە لەوکانی وەکوو کەوسەر هەوای وەک جەننەتە جۆگە لەوکانی وەکوو کەوسەر هەوای وەک جەننەتە بە دروستکردنی وێنە وەڵڵاهی ئەوە ساڵەکەی تریش بەشداریمان کردووە و ئەو ساڵش بەشداریمان کردووە ئەو کات بە کاری دەستی بەشداریمان بەڵێ بە وێنەی جوان و کاری دەستی بەڵێ ساڵی پاریش بەشداریمان کرد ئەو کاشەر بە وێنە و کاری دەستی بەشداریمان کرد من ناوم لاڤینە مەرحەلە شەشم بە وێنە بەڵێ بەڵێ ناوم جەنەیە پۆلی شەشم بەڵێ بەکاری دەستی ساڵچکەش بەکاری دەستی هونەرە جوانەکان بۆ کۆمەڵگا سوودمەندم بچکۆڵم هونەرمەندم هونەر ناسنامەی ژینە بۆ یالامان شیرینە بنواندن و شانۆ با مۆسیقا و پیانۆ نیشان دەدەی بەبوونمان سەروەری و پێشکەوتنمان وەڵای بە وێنەی جوان و بەڵێ وێنەکە بازنەیەکە و دار و بار و چتیایە بەشتی جوان شاخ و داخ و کوردستان و سروشتی کوردستان کاری دەستیش ئیسراڵڵا بەس ئەگەر ماین لێ وەڵای بەڕسم بە وێنە بەڵێ بەڵێ وەڵای هەر بە وێنە من نەوێ سڵاح الدینم کوردستانەکەی ژیرم من نەوێ سڵاح الدینم کوردستانەکەی ژیرم پاک و ژیر و هۆشیارم لە قوتابخانەی هەژارم پاک و ژیر و هۆشیارم لە قوتابخانەی هەژارم لە قوتابخانەی هەژارم بە خوێندن و زانیاری ئەگەمە بەختیاری بە خوێندن و زانیاری ئەگەمە بەختیاری بە کاری دەستی وێنەی بەڵێ زۆرمان پێخۆشە وێنەی سروشتی قوتابخانەی عەمدی هاوڕێ بە وێنە و کاری دەستی هەردووکیان بە کاری دەستی و وێنە بەڵێ ئەوی بەتوانامە بێ حەزمان لە هەموو شتێک بیکەین زۆر سپاس سڵاو وەڵا باشم شەش حەمدی هاوڕێ بنەڕەتی تێکەڵاو بەکاری دەست و وێنە وەڵا زیاتر وێنە
کاری دەستی لۆ ساڵ کە دەمنا بەکاری دەستی وێنێ بکەم واللهی جارێ نازانم چ کاری بەڵێ لە وێنە کاری دەستی هەر ئێمدا لەگە مامۆستا ئاریان ساڵ داهاتوو هەر بە کاری دەست و خواردن و کاری دەست و وەکو میوە و شتمان دروست کردووە و لە ڕەنگە ئەوانی کە بە خۆشمان کردومانە وەکو سەیران و بیابان و هەڕەمەکانی میسر بە وێنە و دەستی کاری دەستی وەک میوە بەڵێ ئینشاءڵڵا باش بە چەند کاری دەستیەک و چەند ڕسمێک حەمدی بنەڕەتی تێکەڵا 6 قوتابخانەی دیموکراسی لە حەیسەدامە وەڵا بە ڕسمی وێنەیەکی کابرایەک باوکێک و کوڕێکە لەبەر بارانە کوڕەکە سەیوان بۆ باوکی ئەگرێتن وەڵا لە وێنەی سروشتی ئینشاءڵڵا لە هونەری لە ڕسمی لە قوتابخانەی ئەختەری بنەڕەتی 6 لە وێنە لە قوتابخانەی مەمی بنەڕەتی باشە بەڵێ سپاس 5 وێنە بەڵێ باشم لە قوتابخانەی مەمی بنەڕەتینە لە وێنەیەی سروش باش بە وێنە جگەر خوێنی بنەڕەتی لە وێنە بە وێنە بەڵێ